الرحمن الرحیم ئەمڕۆ ڤیدۆیەکمان دانا بە مەبەستی ئەوەی چارەسەر لە بۆ ژانەسەر و لە بۆ شەقیقەی دیارە خەڵکەکی زۆر پرسیاریان لێکردن شێواز و چۆنیەتی بەکارهێنانەکەی چەنگێک لە چەنگەکی ڕشکە دنکە خڕەکە هەتا بڵێ هەرزانە چەنگەکی بینە لەناو قاپەچی بکە پاشان ئاگری لێ بدە دووکەڵێکی پەیدا دەبی ئەو دووکەڵە سەرت بەسەردا بگرە خاولێکی بەسەری خۆتدا بدە مێ لە دووکەڵەکە بڕوا هەڵی مژە ئەو دووکەڵی هەڵبمژە بەس ئەو دووکەڵی هەڵبمژە ئیتر جارشکە نازانی شەقیقە چییە ژانەسەریش ناگیریەوە جارێکی دیکە لە ماوەی 5 مانگ 6 مانجی جارێکی دیکە ئەوە دووبارە بکەوە ئیتر کۆتاییە بە عەیاتی یعنی خواحافیزی دەکەی لە ژانەسەر و لە شەقیقەی و زیاتر دەتوانم بڵێم 2000 نەفەر زیاتر ئیسیفادەیان لەوەی کردێک کە ئێستا دەیڵێم جا ئەگەر ئەتۆش ژانەسەرت هەیە بەردەوام یان شەقیقەت هەیە زەرەر ناکەی چەنگەکی ئەوەندە ڕشکەی تاقی بکەوە ئەو جە